مەبەستم لێرە ڕیزبەندیە لە لایەنی ئەولەویەت و گرنگی پێدانەوە کە کامیان پێش کامیان نەخرێ. ئەجناخۆ ناشە لەسەر تاغوتی مردوو بێدەنگ بین و بە بەهانەیەوەی کە دژایەتی تاغوتی زیندووەکەین تا لەوان نەبینەوە ناینە سەر ئەمانە مەشتێکی باتڵەمە قسەیە کردید و هەڵوێستێکی ناڕەوایە، چونکە دین تەواو بووە و هەرچی شتێک پێچەوانەی بێ یان هەر منکەرێک بینرا پێویستە بگۆڕێ مادام لە توانامانە هەبێ. ئەوەی کە پێم گرنگ بوو تەکیدی لێ بکەمەوە ئەوەیە کە ڕنج و هێزی تاغوتی زیندوو ئەوەندە کاریگەرە خەریکە ئومەتەکە تووشی پاشگەزبوونەوەیکی گشتی هەمەلایەنە بکە وەکو ئێوە خۆتان واقعەکە بینون لە کوردستانیش نمونەی ڕۆشن و بەرچاوتان هەیە. تاغوتانی کوردستان یا تاغوتانی تری عەلەمانی کە حاکم و دەسەڵاتدارن مرتەدەکان بەردەوامن و بە زەبری زۆر و زێڕ و فریودان خەڵکانێکی بێشمار لە دینەکە دەرەکەنە دەر. حاکمە مرتەدەکان و دەستگا و هێزەکانی بەردەستیان وا ڕەفتارەکەن کە دوژمنانی ئەم دینە ئەخوازن. پلانی ئەوان پلانی دەرەکی ئەوان هەمووی تەنفیزەکەن. دژوارەتی ئەم تاغوتانە زۆر زۆر زیاترە لە دژوارەتی تاغوتی مردوو، خەریکە بڵێم لەوانەیە پێکەوە بەراورد نەکرێن. ئەوە جێی سەرسوڕمانە کە ئەبینید زانا و شەرحناس و داعیانێکی سەردەم کە خۆ بە شوێنکەوتوی سەلەفەزانن وازیان لە دژایەتی تاغوتی زیندوو هێناوە و خۆیان و زمان و پێنووسیان شەو و ڕۆژ بۆ دژایەتی تاغوتی مردوو تەرخان کردووە. ئەبینی کابرا زانایە و لەژێر سێبەری حاکمی مرتەد و سیستمێکی کوفرین و یاسا و دەستوری کوفر و دیموکراتێتیایە مێش میوانی نییە و گوێی بۆ نالەقێنێ کە چی شمشێری بێ کاران هەڵگرتووە و بە کتێب و گۆڤار و وا لە غەزای مەرقەدەکانە کە لە وڵاتەکەشیان نییە. آخر لە عەرەبستانی سعودیا ئێستا قەبرێک نەماوە بپەرسترێ هانا و هاواری بۆ ببرێ، بەڵام ئەم بەڕاست و چەپان لەوێ گورزە وەشێنێ بۆ پەرستیارانی گۆڕ و مەرقەد، چونکە زانێ ئەوان بێهێز و بێچەکن. خی گەورە فەرمێ کە ئێوە حەستان لە خەواتی دوور لە چەک بوو هەتا نوویست کاروانەکەی قوڕیشتان بێ خوێندان دەستکەوێ، بەڵام خی گەورە خوازێ باتڵ ژێرە ژوورکە دینی خۆی سەرخە. وتودون أن غير ذات الشوكة تكون لكم ويريد الله أن يحق الحق بكلماته ويقطع دابر الكافرين. ئەنجا ئەگەر ورد سەرنجی ئەم جۆرە دید و هەڵوێستە دابێ بۆت دەرەکەوێت کە بۆچی وە لەم ژێر دەستەیە ئەناڵێنین، بۆچی هەوە جۆرە ها بەڵاو موسیبەتمان بەسەرە هێنرێ. هۆی سەرەکی ئەوەیە کە ئەو کەسانی ئەم دین و بانگەواز و جیهادیان بە ئەمانەت لادانرا ڕۆڵی خۆیان لە ئاراستەکردن و پەروەردەکردن و هۆشداریدانە نەبینی وەکو عولەمای بەنی ئیسرائیلیان لێات. ئەی ئەوانی ترچی کە نەک هەر بە بارودۆخەکە و حکومە کوفرینەکە ڕازی بوون و کەوتیشنە زۆر ناژەنی بۆی. ئەی ئەوانەی بە زمانیان کوفری حاکمەکانیان پینە ئەکرد و هەموو یاسایەکی ناشەرعیان بۆ شەرعاندن و ئێستاش بۆیانە شەرعێنن. ئەی ئەوانەی کە وەکو قوڕمیشکراون کە پێیانەڵێن باسی جیهاد کەنەڵ باشەوە تا جیهاد لە فەڵەستین هەیە، باسی جیهادەکە لە فەڵەستین و پێشتر باسی جیهادی کرد لە ئەفغانستان و ئێستا لە بورما باسیەکە، بەڵام باسی احتیلالی عراق ناکە. باسی جیهادی فەڵەستینەکە کەف لە لالغاوەی دێتە خوارێ کەچی هەر احتیلالی ئەمریکی تاغوت و بە فیتی جوولەکە شات و عراقی لە تەنیشتیانەوە داگیر کردو هەموو لێ بێدەنگن. سەرباری ئەوە ژەمانیش بە احتیلالە لەنەوە پرۆژەی ئازادکردنی عراق، چونکە هەرەوەندە ڕێیان پێدراوە لە کاتێکا جیهادکردن دژی حاکم و حکوومەتی وڵاتەکەی خۆی لە پێش جیهادی جوولەکە و داگیرکەرانی دەرەکیەوەی خۆ هەردووچیان دەرەکیەکانیش و حاکمە مرتەدەکانی ناوەش هەر کافرن و جیهاد بەرامبەریان هەروەکو یەک فەرزە. جیهاد دژی حاکمە مرتەدەکان لە پێشتریشە چونکە نزیکن و مرتدن، حکمی مرتدیش پێش حکمی کافری ئەسلی و جیهادەکەش جیهادی مرتدەکان لە پێشترە وەک لە جیهادی حاکمی ئەسلی. ئەوانی تر دوورن و کافری ئەسلین. پێشتر ئەمانەمان لە بڕگەکانی 14 ڕوون کردبەوە. ئەبینی ئەو کەسەی لە فەڵەستین جیهادەکە پێوترێ پاڵەوان و شەهید و یارمەتی بۆچێ و باسەکرێت و هەواڵەکانی بڵاوکرێتەوە کەچی ئەوانی ترم ئەو مجاهیدانەی تری شوێنەکانی تر بە تیرۆریستە ناسرێنرێن، گوایە لە شەرعەتی حکم و حاکم یاخی بوون و پیاوکوژن و خراپەکارن و لەم بابەتە. لەگەڵ بیرکردنەوە لە واقعی کوفر و حاکمە مرتەدەکان لەسەر مسلمانانیان دروست کردو. سەرنج بدە لەم ڕیوایەتانە کە بوخاری جێڕاوێتی. قەیسی کوڕی ئەبوو حازمە جێڕێتەوە. ئافرەتێک هاتە خزمەت سەیدنا ئەبوو بەکر لێی پرسی
ما بقاؤنا على هذا الأمر الصالح الذي جاء الله به بعد الجاهلي؟ قال بقاؤكم عليه ما استقامت بكم أئمتكم. قالت وما الأئمة؟ قال أما كان لقومك رؤوس وأشراف يأمرونهم فيطيعونهم؟ قالت بلى. قال فهم أولئك على الناس. ئافرەتێک کە لە تیرەی ئەحمەس بوو لە سیدنا ئەبوو بەکری پرسی خوا لێی ڕازی بێ، چەند لەسەر ئەم کارە خێرە ئەمێنینەوە کە خوای گەورە دوای جاهیلیەت بۆی ناردوین؟ ئەبوو بەکر فەرمووی ئەوەندەی کە پێشەواکانتان پێوەی پابەندە بن. ئافرەتەکە وتی پێشەوا چییە؟ ئەبوو بەکر فەرمووی لە تیرەکەی خۆتانە کەسانێک نین کە سەرۆک و پیا ماقوڵن کە فەرمانەکەن جۆڕایەڵیەکرێن و فەرمانەکانیان جێبەجێکرێ؟ وتی بەدی هەن. ئەبوو بەکر فەرمووی دەی پێشەوە ئەوانن کە قسان بەسەر خەڵکی ئاڕوە کەوابوو ئەمانەی کە پێشەوان ئەمانەی کار بەدەستن ئەمانەی وەلی ئەمرن بەحساب کە بە وەلی ئەمری داناون ئەم تاغوتانە ئەوانن کە لەسەر ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نەماون. بڕوانە ئیبن حەجەر لە شەرحی ئەم مەوزوعە چۆنە ئەفەرمێ ئەلئەمر الصالح ئیسلامەکەیە کە گشتگیری هەموو شێوەیەکی دادپەروەری و کۆبوونەوە و یەکبوونی دید و هەڵوێست و سەرخستنی ستەم لێکرا و هەموو ڕەفتارێک بۆ هێنانەدی حەق ئاڕاستە ئەکە. وەختێک ئافرەتەکە وتی ما بقاؤنا على هذا الأمر الصالح يعني چەند لەسەر ئەم دینە ئەمێنینەوە کە خوای پەروەردگار بۆی هێناوین جاء الله به بعد الجاهلية. أمر الصالح دینەکەیە ما استقامت بكم أئمتكم چونکە خەڵکی لەسەر دینی دەسەڵاتدارەکانیانە بن وەکو وتراوە الناس على دين ملوكهم. هەر کەسێک لەو بەرپرسانە لایدا خەڵکەکەش لادەن. عەبدوڵای کوڕی مبارەکیش ڕەحمەتی خوای لێ بێ کە ئیمامێکی بەڕێزە وەکو ئیمامی ئەحمەد بن حەنبەلە ئەفەرمێ وهل أفسد الدين إلا الملوك وأحبار سوء ورهبانها، يعني مەگەر چێ دینی فاسد کردو؟ پاشاکان، ئەحبار و سوء يعني حبرە خراپەکان، مەلا خراپەکان و سۆفیە خراپەکان. ئەوەی جێخەمە ئەوەیە کە بێدەنگبوونی زانایان و شەرعناسان لە کوفری حاکمە مرتەدەکان و کوفری حکومەتەکانیان کە تاغوتانی زیندون بووە بە بەڵگە بەدەست گەنجانێکەوە بۆ سارکردنەوەی مجاهیدان و زەعیفکردنی هەستی جیهادەکە لە ناو گەنجەکان. لە کاتێکە خۆشیان گەنجن و جیهادەکەشیان لەسەرە و پێشیانەکرێ کەچی لەولاوە هەموو جیهادکردنی ئەم دینیان ئاڵاندۆتە گۆڕ و مەرقەدەکان و سۆفی گەرێتیەکەوە. ئەشزانن ئەگەر حاکمە مرتەدەکان نەبن گۆڕپەرست و پەرستنی تاغوتی مردوژە پوچێتەوە، بەڵام تاغوتە زیندووەکان بۆمانەوەی خۆیان تاغوتە مردووەکان بە زیندوی ڕاگرن و خزمەتی مەرقەدەکانەکەن و کۆشک و تەلاریان لەسەر دروستەکەن و بوجیان بۆ تەرخانەکەن و ڕێز و احترامی پەرستیارەکانیانەگرن.